لێرە پیشان دێن کە لە کوردستان هەموومانتان پێگۆ ژیان بکەین. مدينة أربيل حالياً أو كردستان بشكل عام هي مدينة انترناشونال وفيها من أغلب الجنسيات، فحبينا نعلم الأطفال عن تعدد الثقافات واحترام الآخرين، لأنه إحنا مجتمع مالتي كولتشرال يعني متعدد الحضارات. ئەمڕۆ لێرەدا هەستم بە ئامادەکردن و سازدانی ئەم فیستیڤالە لە بۆ ئەوەی پیشانی خەڵکی خۆمان و دەرەوەی بدەین کە لێرەدا پێکەوە ژیانی و فرەنەتەوەی و هەمومان بە یەکسانی پێکەوە دەژین. زۆر خۆشحاڵم ئەمڕۆ کە ئاهەنگی ڕسوماتمانە لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت ئاکرێ. زۆر خۆشحاڵم بە ئامادەبوونتان و زۆر سوپاسی ماڵەوەمان دەکەم بە تایبەتی دایکم و خێزانەکەم هەمیشە لە پشت من بوون، لە خۆشی و ناخۆشیەکانم لەگەڵم بوون. gelekî dilxuşim Avrokal vêret xwendina xwe bi dimawî kînim dibime xwedanê birwanamekê înşallah wê birwanamê înşallah dêxişêm pitir xizmeta gel û welatê xwe kem. زۆر سپاس بە خودێک کە ئەڤڕۆ bi xwendina xwe temam kirî sposeka taybet bi dayka xwe êke taybet bi mamostayê xwe têja min ev xwendina temam kir vê pisporiya xwe vê şahada xwe xizmeta gel û welatê xwe bikem. ئەڤڕۆ ڕۆژ ڕۆژە دوماهیکێ بوو ڕۆژاتە خەرجاوان بوو ئینشاءالله تەلەبە وێبەن ئەساس و بنیاتش پێش بە چۆنە ئێزدیارە هەرێکی مەجاالێ خۆ قانون بێت سیاست بێت هەرێکی وێ بێستێرەکێ و ملەتی خۆ پێش دەبە. گەنجێ ئێزدیا هەموو هەوڵ و بجاوێ خودن داکۆ داگو شهادت خو تقریبا وی خلقی خوراکن تقریبا دفاعی خلقی بکن ابرو یعنی روزگار پیروز الما یعنی اسی که شوانه هفت سال من مدرسه در گروپت مید خوش هیل ابو ابرو السجل بکر هم یعنی بهتره حوالي نجی واسی هم سپاسی خلقی کردستان کن یادی 120 ساڵەی ڕۆژنامەنووسی کوردیە بێگومان جەژنی ڕۆژنامەنووسانی کوردستانە لە هەر شوێنێ بن لە هەموو شارە و شارۆچکەکانە یادی ئەم ڕۆژە ئەکرێتەوە و بەرز ڕائگیرێ لە دەرێژەی ئەو چالاکیانەی کە ئەکرێ بۆ یادی ڕۆژنامەنووسی کوردی هوندەرمەند محەممەد فەتاح پیشانگایکی کردەوە لە ئەم لە سوورەکە بەڕاستی پیشانگای کاریکاتێریە بەڵامشی زۆر تعبیری جوانی تایە. کاریکاتێر هەڵبەتە ئاشنایەتی لەگەڵ بینەرە زیاترە لە تابلۆیەکی هوەری بەوەی کە هەمیشە لە ڕووپەری ڕۆژنامە و گۆڤارەکاندا بەرچاو ئەکەوێت بەڵام مەخابن لە لای ئێمە کەمتر لە کاریکاتێر کراوەتەوە وەکو ژانێکی سەرەکی لە سەر ڕووپەری گۆڤارەکان